کۆمپانیای چاوی گەشتیاری لەگەڵ بوونی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان لە ساڵی 2016دا توانیویەتی گەشە بە بواری گەشتیاری بدات و سەرکەوتوو بێت لە بەدەزێنانی بڕێکی باش لە قازانج و بڕیاریشی داوە قازانج بەسەر خاوەن پشکەکاندا دابەش بکات. بەڕێوەبەری ڕێگەپێدراوی کۆمپانیای چاوی گەشتیاری لە کۆنفرانسێکی هەواڵیدا ڕایگەیاند بۆ ساڵی 2016 کۆمپانیای چاوی بە ڕێژەی لە 8% پشکەکان وەک قازانج بەسەر خاوەن پشکەکاندا دابەش دەکات کە لە 5% بە پارەی کاش دەدرێت بە خاوەن پشکەکان و لە 3% وەک کارتی چاویلان دەدرێت تا خاوەن پشکەکان و خانەوادەکانیان سوودمەند بن لە چێژوەرگرتن لە پرۆژەکەی خۆیان. کۆمپانیای چاوی بەنیازە ئەم ساڵ بە ڕێژەی لە 8% قازانج بەسەر خاوەن پشکەکان وەک پێشەکی قازانج دابەش بکات. ئەو لە 8% بەم شێوەی خوارەوە بێکە لە 5% و قازانجە بە کاش دەدرێت بە خاوەن پشکەکان لە 3% لە شێوەی کارت بۆ ئەوەی هەموو خاوەن پشتێک سوودمەند بێ لە چێژوەرگرتن لە چاویلاند و بتوانێت لە پرۆژەکەی خۆیانە بە ئارەزوی خۆیان سوودمەند بنبێ. کۆمپانیای چاوی گەشتیاری ڕایگەیاندووە بڕی قازانجی گشتی ئەمساڵ کە دابەش دەکرێت بەسەر خاوەن پشکەکاندا وەک بڕەپارەی کاش بریتیە لە 6 ملیار و 700 ملیۆن دینار. ئەمە بێجگەلەوەی بە بڕی 4 ملیار و 19 ملیۆن دینار کارتی چاویلان وەک دیاری بەسەر خاوەن پشکەکاندا دابەش دەکرێت. سپەی دابەشبوونی پشک بە پێی بەشداری خاوەن پشکەکەیە. بۆ نمونە من بە پشکێک بەشداریم کردووە باە ئەو پشکە منیش قازانج وەرەگرم هەیە بە 10 پشک بەشداری کردووە. یعنی تۆ هەیە چەند جارێک پشکی کڕیوە بەڵام هەر یەک خودی ساحب پشکێکە واتە ڕێژەکە بەسەر پشکەکانە دابەژە بێ بە یەکسانی. بە پێی وتەی بەرپرسانی چاویلان ئەمە بە گەورەترین سەرکەوتنی ئابووری دادەنرێت لەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستاندا کە سەرباری قەیرانی دارایی و نەبوونی موچە ئەم کۆمپانیایە نەک زەرەری نەکردووە بەڵکو توانیویەتی قازانجێکی بەرچاو بکات کە تەنانەت زیاترە لە هەموو ئەو ڕێژانەی بانکەکان وەک فائیدەی بانکی دەیدەن. بەرپرسانی چاویلان ئاماژەشیان بەوەدا کە بۆ ساڵی داهاتوو چەندین یاری نوێ و چالاکی تازە بۆ پرۆژەکە زیاد دەکەن و پلانیان هەیە قازانجی ساڵی داهاتوو زیاتر بکەن و پرۆژەکە فراوانتر بکەن. کارزان تارێق نارتی سلێمانی.